تاقیکردنەوەی وەرزی یەکەمی هەردوو قۆناغی ئامادەی و بنەڕەتی لە هەرێمی کوردستان دەستی پێکرد. تاقیکردنەوەکە بە بەشداری 1,700,000 قوتابی بەڕێوە دەچێت. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم سەردانی یەکێک لە قوتابخانەکانی کرد، ڕایگەیاند پێویستە قوتابیان بە پابەندبوون بە ڕێنمایە خۆپارێزیەکانەوە بەشداری لە تاقیکردنەوەکاندا بکەن. لەبارەی وەرگرتنی ڤاکسینیش ئاشکرای کرد 20 ئەم مانگە دواوادەیە بۆ وەرگرتنی ڤاکسین لەلایەن مامۆستا و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە. ئەمڕۆ لە قوتابخانەی ئێوبیا هۆڵی تاقیکردنەوەکانمان بەسەرکردەوە. تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەمە. سپاس بۆ خوای گەورە و بە هیمەتی هەموو لایەک وەرزی یەکەمی خوێندن بە کۆتایی گەیشتەوە. ئەم ڕۆژ دەستپێشی تاقیکردنەوەکانە لە سەرانسەری هەرێمی کوردستان نزیکەی 1,700,000 قوتابی لە قۆناغی بنەڕەتی و هەروەها لە قۆناغی ئامادەیی هەم هەڵسەنگاندن ئەنجامەدەن، هەڵسەنگاندن بۆ بازنەی یەکەمی خوێندن واتە پۆلەکانی 1 و 2 و 3 و هەم تاقیکردنەوە ئەنجامەدرێ بۆ قۆناغی 4 بنەڕەتیە تاکو قۆناغی 12 ئامادەیی. ڕێژەی وەرگرتنی ڤاکسین لەلایەن مامۆسایان لە ئاستێکی باشە، بەڵام بەپێی بڕیاری لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناش ڕۆژی 20 مانگ دواوادا بێ بۆ وەرگرتنی ڤاکسین بۆ هەموو فەرمانبەران. ڕێژەکە نزیک بۆتەوە لە 91,000 مامۆسا و فەرمانبەر لە ناو وەزارەتی پەروەردە. لای خۆیەوە بەڕێوەبەرێکی قوتابخانە پێشنیاز بۆ دایک و باوکان دەکات لەم ماوەیەدا ئاگاداری قوتابیان بن و هاوکاریان بن تاکو تاقیکردنەوەکان بە سەرکەوتووی ئەنجام بدەن. چەند ڕێنمایەکیش بۆ ئەم مەبەستا دەخاتە ڕوو. ئامۆژگاریم بۆ دایک و باوکان ئەوەیە ئەو ماوەی تاقیکردنەوەی ماوەیەکی دیاری کراوە. یەکەم جار قوتابیان هیچ قوتابیەک کە حتا ئەمەش پێیانمان ڕاگەیاند و هیچ قوتابیەک نابی بێتە قوتابخانە ئیلا دەبێت دەمامک ببەستێت. دووەم جاری ئەو ماوەی کە دەڵێن دیاری کراوە دەبێت دایکان و باوکان زۆر هیمەتە چ بکەن، خۆیان مادی بکەن لەگەر قوتابیەکانیان دەرسیان پێ بڵێن بۆ ئەوی نمرەی چاک دەربێنن. و خاڵەکەش ئەو ئامێرانەیەکەوە قوتابی سەرقاڵ دەکات لە خوێندن و دووربوونەوە وەکو مۆبایل و پلەیستێشن و ئایپاد ئەوانە دووریان خەنەوە تاکو دەگەنە بشووی. بەشێک لە قوتابیانیش باز لەوە دەکەن تاقیکردنەوەکان بە شێوەیەکی ئارام بەڕێوە چووە و باوک و دایکیشان هاوکاریانن تاکو لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوو بن. تاقیکردنەوەکەی ئەمڕۆتان چۆن بوو؟ زۆر باش بوو. تاقیکردنەوەکەتان باش بوو؟ ئێوە لە ماڵەوە کۆشش دەکەن ڕۆژانە دەخوێنن چێ یارمەتیتان دەدات؟ ماستا بەڵێ دەخوێن دەک باوکشمان یارمەتیمان ئەدەن. زۆر باشە. تاقیکردنەوەکان پرسیارەکان چۆن هاتبەوە؟ ئاسان بوو بۆ ئێوە؟ باش جوابتان داوە؟ باش. بەڵێ. چیتان هەیە بۆ مامۆستاکان کە یارمەتیتان دەدەن؟ دەستخۆشیان لێ دەکەیت. زۆر خۆش بوو. ئاسانیش بوو. پرسیارەکان ئاسان هاتبەوە لە ماڵەوە هەوڵ و کۆشش دەدەی؟ بەڵام دایک و باوکم یارمەتیم دەدەن. چیت هەیە بۆ دایک و بابا بۆ مامۆستاکان کە یارمەتی دەدەن؟ مامۆستا دەستخۆشیان لێ دەکەم. گرتی ئەمساڵ پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک باش بەڕێوە چوو، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە هێشتا مەترسی پەککەوتنی پرۆسەکە یاخود گەڕانەوە بۆ خوێندنی ئۆنلاین لە ئارادایە. داواش دەکرێت مامۆستایان و قوتابیان پابەندی ڕێکارە خۆپارێزیەکان بن تاکو خوێندن بە ئاسایی بەردەوام بێت و ئەزموونی سەرنەکەوتووی خوێندنی ئۆنلاین دووبارە نەبێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.